خۆپیشاندان لە ئێران بەردەوامە. دەوڵەتی ئێران جیاوازتر لە چاو سەرەتای خۆپیشاندانەکان دەیەوێت بەهێز سەرکوتیان بکات. وەک ڕای چاودێران خۆپیشاندانەکانی ئێران تێکەڵیەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لە خۆگرتووە کە هەر لایە و بە مەرامێک بەکاری دێنێت. کۆی پەیامی خۆپیشاندانەکانی ئێران هەرزوو گۆڕانکاری بەسەردا هات. ئەو هێزەی کە ڕوبەڕووی خۆپیشاندان وەستاونەتەوە جیاوازە. سوپای پازاران هەندێ ناوچیان بەدەستەوەیە. هێشتا سەرکردایەتی هەموو ئاسایشی نەگرتۆتە ئەستۆ. بەڵام ئەگەر ناڕەزایەتیەکان تاو بسەنێت، سوپای پازاران و بەسیج ئاسایش دەگرنە ئەستۆ و خۆپیشاندانەکان بەهێز سەرکوت دەکەن. کاتی ئەوە دێت کە ئامانجی خۆپیشاندەران ببێتە خۆپیشاندانێکی جەماوەری بە مەبەستی ڕووخانی ڕژیم. بەڵام ئێمە هێشتا نەگەشتوونەتە و خاڵە. ئێرانیەکان خۆپیشاندانێکی جەماوەریان لە ساڵی 2009دا تاقی کردەوە. بەڵام وەک چاودێران ئاماژەی بۆکەن هەر دەسەڵاتێکی نوێ لە ئێران هاتبێتە سەر دەسەڵات نەیتوانیوە دەستێوەردانی ئێران لە ناوچەکە واز لێبێنێت. بەڵام ئەگەر خۆپیشاندانەکان سەرکردە و ڕێکخراو نەبێت، ڕەنگە ئەوەش زەحمەت بێ ئامانجی سیاسی گرنگ بەدەست بێنێت. خۆپیشاندانەکان بەردەوامە. هەر ئەو ڕۆژ بەبێ بوونی سەرکردەیەک و ڕێخستنی لەلایەن ڕێکخراوێکەوە، هەروەها زۆر هەمەلایەنە و گروپی جیاواز پەیامی جیاوازیان لەخۆ گرتووە لە بەشی جیاوازی وڵاتەکە و خۆپیشاندان دەکەن. بەڵام بوونی سەرکردەیەک و ڕابەریکردنی دەبێتە هێزێک لە هەمان کاتیشدا دەبێتە سنووردارکردنی وەکەوەی لە 2009دا ڕوویدا کە سەرکردەی ریفۆرمخوازەکانمان بینی کە دەیانویست بارودۆخەکان هێور بکەنەوە کاتێ داواکان بۆ ڕووخانی ڕژێمەکە بوو. چاوی دەرەوە لەسەر خۆپیشاندانەکانی ئێران تیشتر دەرەکەوێت، چونکە هەژمونی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست زۆر وڵاتی بێزار کردووە. سەرۆکی ئەمریکا لە تویتەرەکەیەوە پشتیوانی ئەمریکای لە خۆپیشاندان لە ئێران خستە ڕوو. لە دواتویتدا وتوێتی خۆپیشاندەرانی ئێران لە کاتی گونجاودا پشتیوانی ئەمریکا دەبینن. پرسیارەکە ئەوەیە داخۆ پشتیوانی ئەمریکا دەبێت چی بێت؟ هاوسۆزی پشتیوانی ئەمریکا بۆ خۆپیشاندەرانی ئێران گرنگە، بەڵام نەک بە دەربڕین و قسەکردن، بەڵکو ئەمریکا دەتوانێت هەنگاوی کۆنکرێتی بۆ پشتیوانی کردنیان بنێت لە ڕێگەی کردنەوەی کەناڵی پەیوەندیکردن لەگەڵ خۆپیشاندەران بۆ ئەوەی بتوانن بێ سنوور لەگەڵ یەکدی بدوێن و دەستیان بە زانیاری بگات. هەروەها دەبێت ئەمریکا لەگەڵ ئەوروپیەکان کار بۆ ئەوە بکات و بە ئێرانیەکان بڵێن ئەگەر دەسەڵاتدارانی ئێران بە شێوەیەکی تون ڕوبەڕووی خۆپیشاندەران ببنەوە، ئەوە تەواوی دەسەڵاتدارانی ئێران بەرپرسیار دەکرێن. ئەوە ژوا دەکات حکومەتی ئێران دوو جار بیر بکاتەوە کە بیەوێ خۆپیشاندەران لە ڕێگەی هێزەوە سەرکوت بکات. ئەوەی ئێرانیەکانی هێناوەتە سەر شەقام گرانی و بێدەرامەتی و خراپی ڕەوشی ئابوووریە. خۆ ئەگەر خۆپیشاندانەکانیش لە ڕێگەی هێزەوە کۆتاییان پێبێت، ئایا ئێران وەک وڵاتێک دەتوانێت وڵاتی تەنها ئێرانیەکان بێت تا باری لاری ئابووریان ببوژێنێتەوە؟ یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، واشنگتن.